ئەمڕۆ بۆ سێمین ڕۆژ لەسەر یەک لە دوای هەڵبژاردننی مامۆسانی وانپێش بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە. ئەمڕۆ وەکو سێمین ڕۆژی بایکۆتمان بەیاننامەی سێمین ڕۆژمان دەبێت. بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، جەنابی وەزیری پەروەردە، جەنابی وەزیری دارایی، بەڕێوەبەری پەروەردەگشتیەکان، وانەبێژانی ئازیز، لە چوارچێوەی داواکاریەکانی مامۆسایانی وانەبێژدا وا بۆ سێم ڕۆژی لەسەر یەکە مامۆسایانی وانەبێژ بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە و ڕۆژانەش پەروەردە لە دوای پەروەردە هۆڵەکانی خوێندن بەجێ دەهێڵن و دێنە سەر شەقام بۆ داواکردنی مافی سەرەتایی خۆیان کە دامەزراندنە. زیاتر لە حکوومەتی هەرێم و جەنابی وەزیری پەروەردە و لایەنەکانی پەروەردە پەرۆشی چوونەوە بۆ ناو هۆڵەکانی خوێندنین و دەمانەوێت پرۆسەی پەروەردە لەسەر ڕێچکەیەکی دروست بێ و بێکەم و کوڕی بەڕێوە بچێ، بەڵام بە ناچاری و لە ئەنجامی گوێنەگرتن و گوێپێنەدانەوە هۆڵەکانی خوێندنمان بەجێهێشتووە و هاتووین داوای دامەزراندن و مافی سەرەتاییانەی خۆمان دەکەین. جێگای سەرسامیە سێ ڕۆژە 23,000 مامۆسای وانەبێژ هۆڵەکانی خوێندنیان بەجێهێشتووە و سێ ڕۆژە بە یەک گوشە جەنابی وەزیری پەروەردە و لایەنی پەیوەندیدار وەڵامی کردداری مامۆسایانی وانەبێژیان نەداوەتەوە، وەک ئەوەی بەجێهێشتنی خوێندنگەکان بۆ وانەیەک و بۆ ڕۆژێک و بۆ سێ ڕۆژ ئاسایی بێ. دووبارە داوا لە وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بەجددی بێنە سەر هێڵ و وەڵامی مامۆسایانی وانەبێژ بە کردار و بە مژدەی دامەزراندن یان گرێبەستێکی کاتی کە ڕاستەوخۆ دامەزراندنی بە دووادابێ بدەنەوە و ئەگەر بێت و جگە لەمە بکات و یاری بەکات بکات و ڕێز بۆ داواکاری مامۆسایانی وانەبێژ دانەنێ باجی پەککەوتنی پرۆسەی خوێندن دەبێ بدات و لەقبوونی کەرتی پەروەردەش بخاتە ئەسۆی خۆی. نوێنەرانی مامۆسایانی وانەبێژ لە هەرێم 14 ئۆکتۆبەری 2021 22 ڕەسبەری 2721 کوردی. بەڵێ ئێمە هەتا ئێستا زۆرینەی پەروەردەکانی ناو هەرێمی کوردستان بایکۆتی پرۆسەی پەروەردەیان کردووە. ڕۆژانە و کە ئێستا من قسە لەگەڵ جەنابتان ئەکەم پەروەردە لە دوای پەروەردە هۆڵەکانی خوێندن جێهێڵن بۆ پشتیوانی پەروەردەکانی تر کە بایکۆتیان کردووە. بایکۆتی خۆمان ناشکێنین مەگەر ئەوەی کە وەزیری پەروەردە وەڵامی کردداری بە دامەزراندن یان بە پرۆژەیەکی موعەقەتی گرێبەست کە ڕاستەوخۆ دامەزراندنی بەدووادا بێ. داوا ئەکەین بایکۆتی پرۆسەی خوێندن بە جددی وەربگرن، هەروەکو مامۆسایانی وانەبێژ 13 ساڵی ڕێکە دەستیان بۆ بایکۆت نەبردووە. 13 ساڵی ڕێکە درێژەیان بە هەوڵی لە خۆبردوانەی خۆیان داوە دڵیان نەهاتووە باجی داواکاریەکانی ئێمە خوێندکاران بیدا. تکایە بەڕێز وەزیری پەروەردە با بایکۆت نەبێتە 4م ڕۆژ، تەنیا داوا دەکەین وەڵامی کردداریتان هەبێ. بەڵێ لەبەرەوەی لە 4 پایی وەزارەتی پەروەردە پایەیەکی لەسەر شانی مامۆسایانی وانەبێژە، تۆ لە 4 پایی پەروەردەکەت کە پایەکت لەق بوو واتە پرۆسی پەروەردەکەت لەقووە، دەبێ ئەوە وەزیری پەروەردە هەسی پێ بکە. ئامادەبوونی ڕێژێکی زۆر لە مامۆسایانی وانەبێژەمە تا چەند کاریگەری دەبێت لەسەر پەیامەکانی ئەو شارەکانی. بێگومان ئەوەی کە ئەمڕۆ دەبینن مامۆستانی وانەبێژ تەنها لە سنووری پارێزگای سلێمانی نیە، بەڵکو لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەڵەبجەی شەهید و لە پەروەردەی سەی سادق کە و هەروە لە پەروەردەی قەرەداغ و شارباژێر سلێمانی سەرجەم شار و شارچەکان ئەمڕۆ هاتوونێتە سەر شەقام. جارێکی دیکە زەنگی بایکۆت، زەنگی فشاری مەدەنی و ناڕەزاتی دەدەینەوەە بەگوێی بەرپرسانی حکومەتە، وەکو لە گوتارەکانیشمانە نووسیمانە و دەیڵێنەوە هەر کات کردمان بە بایکۆت ئەوە بەرپرسیاری لەسەر خۆت. بۆ ئێمە بەردەوامە بین لەسەر شەقامە بین، بەردەوامە بین لەسەر بایکۆت ناشکێنین، هەتاوەکو لە یاداشتەکەش ئاماژەمان پێدا لە بەیاننامەکە هەتاوەکو بەڵێنێکی کردداریمان جاب دەدرێتەوە. کە دەبینین مامۆستا عومەر گوڵپی ئەندامی پەرلەمانی کوردستان لێرە ئەگە بکرێت دەویش پەیامی خۆی بگەێنێت لەسەر هەڵوێستەکانی ئێوە. مامۆستا سڵاو دەبێ ئەمڕۆ بەڕێز دۆک و
ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لێرەی پشتیوانی ئەوە چییە بۆ مامۆستایان؟ بەناوی خۆی بەخشندەی میێرەبان ئێوەی بەڕێز دەزانن کە مامۆستایان تەنها داواکاری خۆیانیان پێ نییە بەڵکو داواکاری ژمارەیەکی زۆر خوێندنگە و مناڵی هەژاری ئەم وڵاتە کە زۆرینەیان لە لادیەکان لە شارۆچکەکان دەوامەکان و خوێندنگەکانیان ڕاگرتووە لە ناو کۆلەکانە سەرقاڵی وانە خوێندنەوەن. بایکۆتکردنی ئەمان کەلێنێکی گەورە دروستەکە داواکاری ئەمان داواکاری هەموو گەنجێکی ئەم وڵاتەیە داواکاری خوێندنگەکانە داواکاری مناڵی هەژارەکانە. حکوومەت نابێت لەمە زیاتر دەسەڵات نابێت لەمە زیاتر داواکاری گەنجەکانی فەرامۆشکە. وڵاتێک دەسەڵاتێک سیستەمێک حکوومەتێک ناتوانێت بەردەوام بێ کە بیر لەوە نەکاتەوە لە ئایندەی گەنجەکانی لە ئایندەی خوێنەوارەکانی لە ئایندەی دەرچوانی زانکۆی چ لە کەرتی گشتی هەلی کاریان بۆ بڕەخسێنە چ لە کەرتی تایبەت داواکاری مامۆسایانی وانەبێژ داواکاریەکی ڕاست و ڕون و ڕەوایە و ئێستا حکوومەت ئیمکانیاتی ئەوەی هەیە بەو ڕێژەی کە پێویستە و ئەمان داوایەکان دامەزراندن لە کەرتی گشتی لە بواری پەروەردە بکاتەوە لە تەندروستی بکاتەوە لە هەندێک بواری تر بکاتەوە و پرۆژەکان بەگەر بخاتەوە بۆی هەلی کار بڕەخسێ. ئێمە وەکو ژمارەیە گەندام پەرلەمانی دڵسۆز کە واژۆکان گەشتونەتە 42 واژۆ یاداشتێکمان پێشکەش کردووە بۆی سەرۆکایەتی پەرلەمان لە نزیکترین کاتە کۆبوونەوەیکی تایبەت بۆ داواکاری ئەم مامۆسایانە ڕێک بخات بە ئامادەبوونی وەزیرانی پەیوەندیدار هیوادارین دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بەرپرسایەتی خۆی هەستێ لە هەفتەی داهاتوو یەکەم دانیشتنی پەرلەمان یەکێک لە بەرگەکانی گفتوگۆی بەرنامەی دانیشتنەکە داواکاری مامۆستایانی وانە بێژ بێت. هیچ وەڵامێکی قایلکەر نییە بێجگە لە گەندەڵی خۆخڵەوات خراپی سیستەم و دزینی سەروەت و سامانی ئەم میلەتە کە خۆشیان زۆر باشەزانن بەشێکی زۆر لە داهاتی ئەم وڵاتە ناگەڕێتەوە خەزێنەی گشتی. یعنی چی داهاتی ئەم وڵاتە ناگەڕێتەوە خەزێنەی گشتی واتە لەلایەن دوی هێزی دەسەڵاتەوە ئەدزرێ ئەبرێ بە ناڕەوا ئەبرێ داهاتی ئەم وڵاتە هینەوت گومرگ باج ڕسومات بگەڕێتەوە خەزێنەی گشتی بەدڵنیاییەوە نەگەم 20,000 مامۆستایەت 40,000 کە هەلی کار لە کەرتی گشتی ڕەخسێنرێ و پرۆژەکانیش بەگەڕەخرێنەوە و ئەم داوایە ئەگەر من بمزانایە ڕەوا نییە بمزانایە حکوومەت پارەی نییە بمزانایە هەرێم هەژارە بمزانایە نەوت پارە ناکە نێ هاتم لێرە لەگەڵیانە بۆستم. ئەزانم داواکاریەکی لەم جۆرە داواکاریەکی ڕەوایە و حکوومەت بێباکە بەرامبەر بە گەنجی وڵاتەکەی هەزاران گەنج سەری خۆیان هەڵگرت لە وڵاتان ئاوارە بوون لە دەریاکان قوربانیاندا و کەوتنە ئاوەکانەوە بوونە خۆراکی ماسیەکان لێرەش ئەوانەی کە قەناعەتیان وایە وڵاتەکە بەجێ نەیەڵن و خزمەتیان وڵاتە بکەن بەداخەوە ئاوا 3 دانە ڕۆژە هیچ نەبێ وەزیرێک نایەتە بەرامبەریان بوەستێ بڵێ داواکاتان ڕەوایە من ئەمەتان بۆکەم نەخشە و پلان و بەرنامە هەر ئەوە نییە بڕیاری دامەزراندن بە یەکجار ئەبێ پێیان بڵێت چارەنووسی ئەمان چییە چونکە هەر کەسێک کارەکات لە وڵاتێکە ئەبێ لە دوو ڕێگەوە زەمان کرابێ یا کەرتی گشتی و حکوومەت یا کەرتی تایبەت و سندوقی خانەنشینی ئەمان لە هەردووکیان بێبەشن چۆنە بێ گەنجی وڵاتێک لە لادەیەکی دوورەدەست دەوام کە کرێسیارەکەی 100,000 بێ موچەی مانگانەکەی 30,000 بێ موچەی مانگانەی هیچ مناڵێکی هیچ بەرپرسێک لەم وڵاتە 30,000 تاوەکو قبولکە گەنجێکیان وڵاتە شادەی زانکۆ محتەرەم بەڕێز خاوەن پیشەی مامۆستایی بەم جۆرە بێت. زۆر سپاس. ئەندامانی پەرلەمانی کوردستان توانن بشار دروستکەن بۆی داواکاری مامۆستایان ئەگەر پەرلەمان